عزیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیەمان تەرخان کردووە بۆ پرسێکی گرنگ کە لە ئەوروپا دەنگ و قسەی لەسەر زۆرە، باسی هەواڵی ڕۆژنامەکان و دەستگاکانی میدیایە بە بەردەوامی. یەکێکە لە پرسە گرنگەکانی جەدەلی سیاسی لە نێوان حیزبە جۆرا و جۆرەکانە، لە نێوان باڵی ڕاست و باڵی چەپی کۆمەلگایە. هەمیشە و دووبارە بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکانە ئەم پرسە گەرم و گەرمتر ئەبێەوە مەسائل و باسی جۆر بە جۆری تری لێ ئەکەوێتەوە. ئەم باسە باسی پرسی تاوانکاری لە کۆمەلگا بەگشتیەوە بە تایبەت پرسی تاوانکاری و پەیوەندی بە کۆچکردوانەوەیە. لەم دوایانەیە ڕۆژنامەیەکی ناوداری سوید، ڕێشێک لە ڕۆژنامە بەربڵاوەکان کە ڕۆڵێکی گەورەی لە تەرسیمکردن و شکڵپێدانی ڕایگشتیشە هەیە بە ناوی داگزنی هەتەر، راپۆرتێکی سەبارەت بەم پرسە بڵاو کردەوە و لەو راپۆرتەیە پەیوەندیەکی زۆر نزیکی نیشاندا لە نێوان پرسی تاوانکاری و کۆچکردوانە لە وڵاتی سوید. تاوتوێکردنی ئەم باسەوە دیتنی پاشخانەکانی و قسەکردن لەسەر خودی ئەو بابەتە یەکەم جار بووە، دیتنی پاشخانەکانی ئەم دیاردەیە و لێکدانەوە لەسەر هۆکارە جۆرا و جۆرەکانی و ئەو تێڕوانینانەی کە ئەکرێ، ئەو بڵێن گۆشەنیگانی کە ئەکرێ بۆ ئەم باسە لێوەی بڕوانین. بابەتیم گفتوگۆمە بێ لەگەڵ هاوڕێم بەکر ئەحمەد کە دواتریش ئەچینە سەر ئەوەی کە بەکام میتۆد بتوانین ئەم بابەتە تاوتێ بکەین و چه ئەنجامگیریەکی لێ بکەین لەم دیراسەیەوە، لەم پرسەوە، لەو گفتوگوانە و لەو مشتومڕێکە لەسەر ئەم بابەتە هەیە. بەکرد بە خێراتی، خۆشحاڵم جارێکی کە میواناری منی قبول کرد. زۆر سپاس دەکەم کە بەشدارمی لەم بەرنامەیە. سپاس بە خۆتان. هەربژین. بەڵێ بەکرد من پێشەکیەکەم و سەبارەت بەم دیاردەیە، من پێم خۆشە پاژەوەی کە یەک ڕاگەیاندن بە یاخود داوایەک لە بینەران بکەین بچینە ناو باسەکەەوە و ئەگەر تۆ بتانی سەردێڕەکانی ئەو وتارە و مەسائلە گرنگەکانی ئەو وتارە و ئەو ژمارانەی کە لە وتارانەیە هاتوون بە جۆی بینەران بگەینی تا دواتر بچینە سەر لێکدانەوە جۆرا و جۆرەکان و پاشخانەکانی دیاردەی تاوانکاری، زیادبوونی تاوانکاری و پەیوەندی لەگەڵ کۆچکردوانە. من داوا لە بینەرانەکەم هەر ئێستا ئەوانەی کە بینەری ئێمەن لینکی بەرنامەکە لە یوتیوب پەیدا بکەن
و لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە کەناڵەکانی خوانەوە بڵاوی بکەنەوە و داوا لەوان ناکەم کە تا ئێستا کەناڵی یوتیوبی هیوایان لایک و سەبسکرایب نەکردووە و کارە بکەن و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. بچینە سەر بابەتەکە بەکرد وەختێکی زۆر مامەدەستەوە نیە و بابەتەکەش لە قوپۆپی زۆری لێ بێتەوە. من پێم خۆشە سەرەتا تۆکە ئەو وتارەت خوێنەوە بەڕاستی تۆ سەرنجی من ڕاکێشا بۆ ئەو وتارە. پێم خۆشە مەسایلە گرنگەکانی ناو وتارە باس بکەیت و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ئەو باسە لەسەر چیەوە بەگشتی لە ڕوانگەی تۆوە ئەم وتارە تا چەند توانوێتی مەسایلەکان بە وردی دەست نیشان بکە. فەرموو. سپاس. وتارەکەت لێکۆڵینەوەیکی ڕۆژنامەی داکسنیەتەرە لە 432 کەسێک کە سزای بەسەردا دراوە سزای گرتن لێکۆڵینەوە لەوەی تەقەیان کردووە نارکۆتیکیان فرۆشتووە زیاتر تەقەکانەوەی کە لەم چەند لە بینی ساڵی 2000 لە یانواری حەڤەوە بۆ ئەگوستی 2021 ناونیشانی ڕووبارەکەوەی ناوێشانی وتارەکەوەی چێن تەقاکەن پرسیارێکی زۆر قورسە لە سویدا چونکە سوید یەکێ لە وڵاتە ئارامەکانی دنیا بۆ بەڵام لە ماوەی 5 ساڵی ئەخیرە ئیتر ئاستی جەریمە و تەقەکردن و گواستنەوەی شەڕی نێوان مافیاکان بۆ ناوگەڕەکە پەنابەرنشینەکان ئەکسەرن بۆ ناوگەڕەکە پەنابەرنشینەکان بە ئاستێکە کە ئیتر هەر ڕۆژێکە تەقەبێ ئینسان وەکو کەسێکی پەنابەر لە وڵاتەیە دوعاکە ئەها بەشکم سەرڕژ نەبێ وەگەی وتە ئینسان ڕێسوانە بێت چکە وای لێ هاتۆ کە تەقەکانەکرێ ئەزانی کە چێ تەقەی کردو چێ نەیکردووە. لێکۆڵینەوەیکی گەورەیە بەناو ئەو کەیسی هینانەیە تێپەڕێوە چووە گەشتۆ بە دەرەنجامێکە ئەوەی کە سەرنجڕاکێشە ئەو ژمارانەیە کە ئاوێ بیخاتە دەرچێن تەقەیان کردووە نەتیجەکەشی بەمەی خوارەوەی کە گەڕاوە بە شوێنەوانە ئایا خوێندنیان چۆنە وەلەباری ئینکۆمستی وەزعی اقتصادیانەوە چۆنە چیان خوێندو چیان نەخوێندو کە سوکاریان ئەو فاکتانەی کە لە بەردەستمای حەزەکەم بیڵێم ئەویشەوەیە کە ئەکسەرە نەوانەی کە لەم لێکۆڵینەوە ناوێن دەهێنرێ لە بینی 18 تا 24 ساڵن خەڵکانێکی گەنجن کە لە سەرەتای ژیانی خۆیانان گەنج 18 بۆ 23 ئەمە ئەوانن کە هەموو تەقیان کردو و لە سژنان و کارێکی وایان کردو کە تووشی داوی جەریمە بە کڕین فرۆشتن بێ خۆ بە تەقەکردن و ئەو شتانە لە نێوانیانە ئەمە لە پەیوەند بە تەمەنیانەوە لە پەیوەند بە مەسەلەن ئایا شوێنی ژیانیان چۆنە ئەکسەرێتیان سەر بۆ مەناتقانن کە پێی وتێک بنابەرە گەڕەکە کۆچبەرنشینەکان بەنابەرنشینەکان لەم وڵاتانەیە کە لە هەموو شارەکانی سویدا چاو بنقێنی کەسێک کە لە سویدا بژی لە ئەڵمانە لاندێ شوێن دەزانێت ئەو گەڕەکانن لە بەرلین چۆن لە دەن چۆن لە ستۆکۆڵما چۆنن لە سا هەفتاویەکیان سەر بەو گەڕەکانە کە لێوە هاتوون سەیرێکی ئەمنەوە لە تەقسیمکردنێکی ترشکە کە ئایا چێن ئەوانەی کە هەردووچیان لە دەرەوە لەدایک بوون یان لێرە لەدایک بوون لە دایک و باوکێکی هەردووچیان دایک و باوکەکە لە دەروی وڵاتن یان دایک و باوکەکەش لێرن ماڵەکانیشان لێرن لە سڵکات چلوێکیان ئەمانە خەڵکانەکن کە لە دەرەوە هاتوون لە سا 35 و خێزان و دایک و باوکیان هەمووی لە دەرەوە هاتوون لە سا 35 ئەوانن کە لە دوو دایک و باوکن خۆیان لێرە لە دایک بوون بەڵام هەردوو باوک و دایک و باوکەکە سەر بە دەرەوە لێرە لە دایک بوون دایکێکیان یاخود یەکیشە لە دایک و باوکەکانیان کە لە دەرەوە لە دایک بوو یانێکرێ کابرا عێراقی بە ژنێکی سویدیە نابێ بە شێوەیەکی تر یان هەردووش لێرە لە دایک بوون لەگەڵ دایک و باوچەکە کە لێرە لە دایک بوون ئەمە مجرد لە سویدا ئەمنەوە لە تەقسیمکردن هەیە بۆی نەکەوتە داوی ڕاستیستیە و مەسەکەڵێ لێرە لە دایک بوون لە دایک و باوکیش کەوانیش لێرە لە دایک بوون لەباری قانونیەوە بەڵگەی ئەوە نییە ئەوەی کە لێرە لە دایک بوو بێ سویدی بێ تێگەڵ لە کوردستان تۆ بڵێگە لێرە لە دایک بێت و لە دایک و باوچەکە لێرە لە دایک بێ خەیاڵە بۆچەکە دووچیان کوردن بەڵام لێرە بۆی کە سەرتاسەری ئینسانەکانی دنیا هەیە ئاواهەیە ئەو کاتە لە ساڵ چلێکیانەوانە کە هەردوو لە دەرەوە لە هاتوون لە سا 35 ئەوانن کە لێرە لە دایک بوون لە دایک و باوچێکی کە لە دەرەوە هاتوون لە ساڵیان لێرە لە دایک بوون لە دایک و باوچێک لە دایکە باوچێکە لە لێرەیە بەر هەژمارەکان هەرچۆن لێکی بێتەوە ڕاستی کێتەوە چەوتی کێتەوە هەر
سیمای کەسێکی قژڕەشت ئێتە بەرچاو و ئەو وڵاتانەی کە تایە زۆر دەرەکەون کوێن ئەم وڵاتە جوانانەیە سۆمالیایە عێراق سووریایە بە تەدریجیش عێراق یەکەمە ئەوە بزانە عێراق یەکەمە عێراق سۆمالیایە سووریایە یوگۆسلاڤیا و تورکیایە یعنی دقەتێکیش بێ سەیرەکەی بەشێکی زۆر بەجا لە یوگۆسلاڤیا کە دەمێکە لە کۆچی لەگەڵ سویدا هەیە هەر هەموو ئەم وەژبانێک کە هەیە بەشێ لەو جی لە تازانن کە لەگەڵ کۆچا مێژویان لە 10 ساڵ 15 ساڵە تێناپەڕێ عێراق لە سویدا دەمێکە هەیە بەڵام شەپۆلی عێراقەکان لە دوای 2000 و زیاتر ئەبێ وەک لەوەی کە حسابێکی سەدەی 90ەکان کەی دوو حاڵەتێکترەوەیە کە لە سا 76 ئەمانە پێشووتر بە جەریمەیەک هین کراون ناونووس کراون یعنی ئەوە نییە یەکەم جاریان بێت تەقە بکەن پێشووتر جەریمەیان کردو لە نای پۆلیس معروفن و ناویان لە هەموو سیستەمەکانە هەیە هیچیان خوێندنی عدادیان تاوا نەکردووە ئەکسەرەن لە متەوەستە بە خوارەوە خوێندنیان نییە و چۆنەڵیت کەسانێنین کە خوێندنیان تەواو کردبێ و لە هەمووشی ناخۆشترەوەی هەر هەمووی گەنجە بەڵام بەشێک لەو خاڵە گرنگانەی کە ئەبێ ئاماژەی پێبم ئەمەیانە هەمویان خوێندنیان لە ئاسی خوێندنیان تاوا نییە ئەنی کەس عدادی تاوا نەکردووە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ڕەفیقەکانیانە پڕ لە کێشەیە یعنی هەمیشە کێشەی شەڕ ئاژاوە لەگەڵ ڕەفیق و برادەرە هەبووە لە خێزانەکانیانە کەسێکەیە کە سەری لە جەریمە خوراوە ئەخورێ خوێنراوە ئەگەر کوردیکەیتەوە مشکلەکانی ئەلکۆهۆل هەمیشە هەبووە لە ماڵە و وەکو کەیسێک لە دایرەکانی سۆسیالە قەید کراون خاڵەتێکی تری گرنگ ئەوەیە کە هیچ سەر بەو مەنتقانن کە پەنابەرنشین و کۆچ بەرنشین و لەباری اقتصادیەوە بە مەناتیقا ئیدساتی ئەوانەیە کە لە ژێر فشاری ئابووریان حاڵەتێکی تریش ئاماژیان پێوە کە کەمتر لە مێدایە سەرنجیە درێت ئەویژەوەیەکە مشکلەیەکە PLN ئۆپمەشامێستۆرن کە نوێ لە نەخۆشیەکانی ADHD-ە کە بە کوردی نازام چی PLN کە تەرجمەیەکی کوردیکەی ئەوەیە کە خەڵکانێکن کە مشکلەی ناتوانانی تەرجمەکە ADHD PLN بە سویدی ADHD PLN ناوە بەکرد بە قسەیەکی کوردی هەبوو جارانە هەم ناڵە شبرە شێت ئەوە نییە کە پیانەوە شبرە ئەو مناڵاوە نییە حەزمانی نیە لە جێگەی خۆی دانانیشی عجوو لە ئەوە چوزانم سەبەجێتەوە هەموو ئەنواهینە بەڵام پیان و شبر یعنی وە نییە کە ناتوانێت حەزمانی نیە لای خۆمانە بە دیوارە هەڵەگەڕێ بە دیوارە هەڵەگەڕێ اینەکە بێبی بەستنەوە لێرە ناوێکی علمی هەیە پێی کە پێڵ ADHD کە لای خۆمان زیاتر باسی ئەوتیسم و ڕەگەزەکان یەکەم بەڵام ئەوتیسم نیە نەوعێکە لەوەی کە لە کاتی وڵادەیە مشکلێکی لە مێشکا دروستە بێ کە ئیتر ناتوانانی ئەو قرب گرێ لە شوێنێک هەمیشە بێ خەریکی چالاکی بێ ئەمانە دیقەتی سژن بێ لە ئەمریکا لە هەر شوێنێک دنیا ئەوانەی کە لە سژنان جەریمەیان کردەوە بەشێک لەو کەسانی کە توانای کۆنتڕۆلکردنی ئیمپولسەکانی خۆیان نیە ئاوێدەکە هەڵەچێت تەقاکە ڕاکە هەڵەچێت یعنیەوەی کە لای خۆمان ئەتوانی چاو بنوقین لە کۆمەلگای کوردیا بەشێکی زۆر لەم ڕوخسارە نابینێتەوە ئەوەی هەیە ئەمە ئەو تیپەیە لە خەڵکانێک کە تەقاکەن دەستیان بە نارکۆتیکاوەیە دەستیان بە جەریمەوە هەیە و ژیانێکی ناخۆشیان بۆ بەشێکی زوربەی گەڕەکە پەنابەرنیشتەکان پێکەناو چکە مشکلەکە شەوەیە کە خەڵک تەقەشەکە ناچن لە گەڕەکە دەوڵەمەندەکانی سویدا تەقە بکەن تێگەی چۆنە یعنی ئەگەر بێت و بێنە سەرەوەی کە ئەم تەقە و تقۆکاریەکە لە شارەکانی سویدا هەیە بەشێکی ڕەبتی بە تیجارەتی مخدراتەوە هەیە سیاریەکەمەوە تجارەتی مخدرات بە دەوڵەمەندەکانی سویدە فرۆشێ بەو گەڕەکانە فرۆشێک کاتوانێ بیکێشن خۆیان نایکێشن بەڵام دلیڤەریەکەی نقلکردنەکەی لەسەر بناڵی بەدبەختی سەرڕەشی ئەجنەبیەکە کە ئەم تیپانن وەک پیزا وەک خواردنی هینا هەموو شتێ دەوڵەمەندەکان داوایەکەن و ئۆردەریەکەن و خۆنەوەوانە و فەقیرەکانی شرکەی بەنە بەردەرگا بەڵام بۆ تەگرفتێکی گەورە ڕاستەوێت تۆ سیمای وڵاتێکی ئارامی وەکو سوید بێنیتە بەرچاوی خۆت و سایەتە بگری لە مانگی یەکەوە تۆ مانگی دوو لە ستۆکۆڵما 5 جار تەقە کراوە لە مالمێ 6 جار تەقە کراوە لە یوتیوبەری 6 جار تەقە کراوە خەڵک برینار بووە خەڵک کوژراوە تەقە لە مناڵ کراوە سام نەماوە احترام هیچ نەماوە جاران ئینسان لە شوێنەکەیان و ئەوانەشی مجرم بوو ناچوون لە شوێنە کاتەقەکە نەچوون لە شوێنێشتا ئێستا لە ناو گەڕەکە لە ناو مناڵەوەتکەیان ناو مەکتەبە
ینی تۆواو چۆنەڵێیت وەزەکەی وا پێکەناوە کە سینایەکی ناشرینی زۆر ناشرینی بە کەسانێکی کۆچبەراوە کە ڕەنگێکیان قژی ڕەشیان ڕەنگیان ڕەشەوەکو منەتەوە بوو وای کردو کەسانێکی زۆری خستۆتە دڵی خەڵکە و پرسیارەکە لەباری سیاسیەوە بۆمبێکی تەوقیتکراوی بەخۆیەوە بەستووەکە هەر هێزێک بێوێ ڕای کێشێ بۆ ئاراستەی کە خۆی ئێوێ ئەتوانێت لەسەری کارکە و ئۆپنیون و سەرنجی خەڵکی بەلای خۆیان ڕابکێشێ. من دیاناتوانین باسی جۆر بە جۆر بکەین لەسەرەوەی هۆکارەکانی چییە بچینە سەرەوەی کە ئەمە چ پاشخانێکەوە هاتووە. من یەک شتم گیرێتەوە من جارێک گوێبیستی بەرنمەیەک بووم لە یەکێک لە رادیۆکانی سویدەوە پرۆفیسۆری جانەنا بوو کە لە بواری تاوانکاری ئەوانەیە کاریە کرد بە تایبەتی تاوانکاری کوشتن جاو نەیەوە تەقەکردن کوشتن بە هەموو جۆرەکانیەوە یاخودەوەی کە پێوتێ تاوانی تونند و تیش کە لە ئەنجامیا کەسێک ئەکوژرێ یاخود بریندارە بێ یاخود بڵێن بە جۆرێک سەقە دەبێ ئەم تاوانانەی لێکدابەوە تحلیلەکەی ئاوا کرد ئەویت ڕاستە بەشی زۆری ئەو تاوانانەی کە ئەکرێت خەڵکانی ئەم باگراوندە کە لە دەرەوەی سوید هاتوون یاخود دایک و باوچیان لە دەرەوەی سوید هاتوو ئەوان ئەنجامێدەن بەڵام لە کولێتی خۆیان کە سەیرەکەی باسی تەقەکردن نیە دیارە بە هەموو تاوانەکان لە کولێتی خۆیان کە سەیرەکەی ژمارەی ئەو تاوانانی کە لە ڕابردووە یاخود ئەو کوشتانەی کە لە ڕابردووە لە سویدا کراوە نیسبەتەن بە سوکانەکەی نیسبەتەن بە خەڵکەکەی گۆڕانکاریەکی زۆر سەرسوورهێنەری بەسەر خۆیان نهێناوە یعنی ئەم باسا کە باسێکەمەمانە ساڵی 2021 بوو کۆتایی ساڵی 2021 بوو من جۆب لەم بەرنمەیە بوو ژمارەکە زۆر بە خێرایی نەچۆتە سەرەوە یعنی زۆر ژمارەیەکی فەرقێکی زۆر عجایبی نەکردو لە چاو 20 ساڵ یا 30 ساڵ لەمەوبەرە هەمان ژمارەی کوشتنەکە حسابێکی ئەندازەی تاوانەکانی کوشتن و تونند و تیژی بۆ ژمارەی دانیشتوان بە هەمان نیسبەتە ینی زۆر زیایی نەکردووە بەڵگەکەی دلیلەکەی بۆ چیە ژێڕایەوە ئەیوت باسەکە لەسەر ئەوەیە کە تاوانکاری و ئەم تاوانی کوشتن و ئەم تاوانی تونند و توژیانە لە ناو توێژی هەرە مەحرومی کۆمەلگایەیە یعنی توێژی هەرە خوارەوەی کۆمەلگا ئەوەی کەوا لە خوێندن بێبەریە لە دۆخێکی بڵێن ئارام و دۆخێکی ستابیل و یاخود جێگیری ئابووری بەهرەمەندە لەمە بێبەریە و لە مەسەلەن بێکاری و مشکلاتەکانی هەژاری و ئەمانە بەدەستیەوە ناڵێنە کە دیارە لەگەڵ یا جەهل و نەخۆشی ئەم شتانە ژیانە لەگەڵ خۆیان ئەڵێ باسەکە لەسەر ئەوەیە کە ئەمە پەیوەندی بەوەوە هەیە بەو دەلیلەی کە پەنابەران و کۆچکردوان هاتوون کەوتونەتە ئەو ئاستەی کە مەحرومترین توێژەکانی کۆمەلگان جۆرێک وای لێ هاتۆ مەسەرەنەگە تۆ بڵێ مەسەرەن چەند لە هینە چەند توێژە کۆمەلگای سوید و ئەوانە ئەم توێژەی کە هاتووە لە دەرەوە چۆتە ژێری ژێرەوە هەموو توێژەکانی تری جۆرێک بەرز کردوەوە بەم معنایە ئەوانەی کە هەژار و کەم دەرامەدی سوید بوون و ئەمانە ئێستا مەرتەبەیەک بەرزترن و ئەوانەی کە لە دەرەوە هاتوون لە هەمووان مەحرومترن و دووبارە مەسەلەکە زۆرتر چینایەتیە مەسەلەکە پەیوەندی بە مەواضعی چینایەتیەوە هەیە زۆرتر لەوەی کەوا پەیوەندی بە پاشخانی ئەم کەسانەوە هەبێت کە دیارە ئەمە تێڕوانینی ئەو سەرە یاخود لێکۆڵەرە بوو کە پرۆفیسۆرێکی دانیشگا بوو سەبارەت بەم باسە لێکۆڵی نوێیی کردبوو. شەماڵجان من پێم وایە بێگومانەمە یەکێک کلاسیکێتی کۆنا بۆ گەڕان بە شوێن هۆکارەکانی جەریمە و تاوان و دزی و ئەو شتانێک کە لە مجتەماع پێوترێ ئەو شتانێک کە نابێ بکرێ لە هەموو شوێنێکی دنیای ئەکرێتە بڕدێکی طبقی وەرگری هەمیشە لەوەیە هەمیشە ئامادەی هەیە ینی بەشەکە لە کلاسیکاتی لێکۆڵینەوە لەوەی کە ئایا کەسەکان هەژارن فەقیرن دیقەتی سژنەکانی ئەمریکا بە ئەکسەرێت دیوانێکە لە سژنەکانە ڕەشن ڕاست چینی کرێکاری ئەمریکا سپێکەشی فەقیری هەیە بەڵام ئەوەی کە زۆر ڕێپرسنتانتە بۆ لە سژنابوون لە ژمارەیەکی گەورەی ڕەشەکان لە ئەمریکان لەو کاریشەیە ڕاسیزمێکەیە نەبوونی هەیە فەقیری هەیە شتی تر هەیە ئەمە واقعێتە کە ئەمڕۆ بەشێکی زۆری مەهاجرینە کۆچکەرانێک کە هاتون بۆ سوید بۆ ئەڵمانیا بۆ بریتانیامانە لە بەشێکی زۆریان ماوەیەکی زۆر لەرا بنوردە و دەئینتیمای تەبقی خۆیان بەش دەکەنەوە شوێنی ژیانە نەگۆڕنیانە ناو بەڵام ئەکسەرێت تێکەمیشەکە ئەم هێزە پڕەبێتەوە خەڵکی تری تازەئێت و لە بێکاریە بەشی یەکەمی چوونە دەرەوە لە بازاڕی کار ئەوانن چۆنەڵێت هەمیشە لە بەشی خوارەوەی چینی کرێکارە یان دیقەت بە وەکو نمونێکی بەسیط لە شارە گەورەکانی سویدا هیچ کارێکی
پاکردنەوە و کاری ئاسانی ڕێستوران و کاری دیلیڤەریە کە ئاوا لە بازار ڕایبینن بەدەست ویدیۆ نییە بەدەگمەن ئەبینی پاکەرەوەیەک لە جێگاکە لەبەرەوە فەقیرترین چین و توێژەکانی ناو ناو کۆمەلگان ئەمە ئەو خاڵشترەوەی کە ئەوڵێ ئایا ژمارەکە نەگۆڕا منی شتێکت پێڵم ستاتستیک یعنی ئەحسایات خوێندنەوە هونەرێکی زۆر گەورەیە یەکێکە لەو چەکانەی کە ئینسان عاقڵ نەبێ هوشار نەبێ پێی تووشی داوی گەورابێ منیش پێم وایە عەدەدی جەریمە لە سویدا نسبەت بە چەند ساڵێک کە گوزەشتووە تێپەڕیوە زۆر بەرزی نەکردووە بەڵام عەدەدی ئەوەی کە ئەم هینە ئەم تەقەکردن و موادی مخدرە مافیای کوردی و عەرەبی و ئەفغانی و چی و چێمانە بەشێکی زۆری ئەم نەوعە لە کارێکە چۆن کاری پاکردنەوەی ناوماڵ بدەست سەرڕەشەوە کاری سەقەتی پیسی تیجارەتی پشوو چی موادی مخدر بەدەستەمانەوە تێگەی لە خوارەوەمان نابێنێت شتێکی تریشەیە کە من بیدایەتی بەرنامەکان پێم وتی کە ئەم ئاحسایاتانە لە ئەوروپا کەمە بێتەوە لە ئەڵمانیا خەباتێکی زۆر بەرامبەر جەریمە کراوە و ئاستی جەریمە و کەمکردنەوە و موانی مخدر و ئەو شتانێکە لە ناو بڕن پەنابەرانی ئەڵمانی کورد ئەجنەبیشە هەیە لە ئەڵمانیا لە ئاستێکی کەمترایە لە سەراسەری ئەوروپای لە سویدا چێتە سەرەوە تێگەی چۆنە وەکوایە تۆ هەموو ئیجراعاتە پۆلیسیەکان لە بولغاریا دانەی نێڵی جەریمە زۆر بێ نێڵی لە باقانە چەک و تەقەمنی زۆر بجێزێتەوە بەڵام سێر بکەن کونێکەیە کە قانونەکانی هێشتا بۆ شێوەیە ئاڵگۆڕی بەسەرا نەهات و ئاسانترە و لیبراڵترە ئەم لەشکری تیجارەتی مخدرات و موادی مخدر و نازانم گۆزەرەوەی چەک و تەقەمەنی و فرۆشتی ترافیکینەوانێکە کوڕانێن و ئایان فرۆشتن چیان پێکەن ڕۆکاتەوە شوێنەی کە کەمترین زەربەی لێخوا ئێنە ئەوێ ئەوەی کە هەیە منیش پێم وایە کە نسبەتی جەریمە بەو شێوەیە ئاڵۆگۆڕی بەسەرا نەهاتوە بەڵام زۆر بەرزەقی دیارەکە بەشێکی زۆری ئەم جەریمانە لایەن ئەم گروپ و کەمایەتیانەوەکرێت کە بەجیا لە ئینتیمای تبەقییان کە ئەمە خاڵێکی گرەگەم نوێ بێڵێم بەجیا لەوەی کەوتمان ئەکرێ هەژار بن نەبار بن هەندێ حاڵەتی تریشێویش کە ئەکرێ لە مێدای سویدا ئینسان باسی نەکە ینی نەتوانی باسیکە نەوێری باسیکەی بەس من نەتوانم ئێستا بەسەراحەت بڵم بەشێکی ینی ئێماڵی سیستەمە نەبوونیە بەڵام بەشێکی شێکوێتە سەر تاکەکان هۆی چییە بنەماڵەیەک لە گەڕگەڕگەیەکی پەنابەرنشینە و ناڵەکانی ئەبن بە دکتۆر هەر هەمووی بەڵام لەوەری شەو مەجموعەیە ناوترمی بێ بۆنجریم ینی چی واکە ئەمە ئینتیمای بۆ جەریمە زیاتر بێ لە کەسێکی تر تێگەی مسم چۆنە لە هەمان باگراوندەوە هاتوونە دووشامچینێ هەمان دۆخی ئابووری ئەوانیان هەبێ مەبەستەوەیە مەبەستمەوەیە مەسەلەن مەجموعەیە فاکتەر هەن بەجیا لە هین کە ئەوە ئیتر ئەکرێتەوە پلتفۆرم دانێ بۆی ڕوبەڕووی بێتەوە مەسەل مەجموعەیە فاکتەرون کە پێڵەن ریسک فاکتورە یعنی ئەوانەی ئەو فاکتەرانەی کە ریسکن بۆی مناڵی ئەم خەڵکانە بکەوێتە داوی جەریمەوە چین یەکەمەوە یەکسەر توانی بزانێت کە لە مەکتەب باش نییە هەمیشە کێشەی شەڕی هەیە لەگەڵ مامۆستایە لەگەڵ تەلەبەیە خۆیان دایک و باوکەکان باگراوندێکی خراپیان هەیە مناڵەکان نەوعێ لەو نەخۆشیانەی کە بە ئایدیHD و نازانم چی و چیتر ئەمانە باسیەکەن ئەین تۆ توانی سەریع دەستنیشانیەوەکی کە ئەم کۆمەڵە فاکتۆرێکە کۆ بێتەوە مەکتەب نەبوونی دایک و باو بوونی ڕەفیقی خراپ ئەوەی کە بە کوردی پێڵە ڕەفیقی خراپ لەگەڵ چیاتێکە لەبی تێکەڵ نابی و نەپرسینەوە یعنی ئەمانە مەجموعەی فاکتەرن کە ڕێک مناڵێکی جوانی شت بنێ بیخێتە ئەو چوارچێوانەوە بەرەم ئاراستەیە توانێ بڕوە ئەزای چۆنە باسی مەسایلی چینایەتیەوەوانە باس تەنها لەسەر هەژاری و فەقیری نیە من لەسەر مەسەل ئەم مەوزوعەوە دواتریش بیرم نەچێ بەکرد بچینە سەرەوەی ئەو بڵێن تێڕوانینە ئەو گۆشەنیگایی کە بۆ مەسایلی تاوان و پەیوەندی تاوان بە یاساکان ئەوەی کە تۆ باسەکرد کە یاساکانی سوید کەمێک لاوازن یاخود مەجالێکی واکراوەتەوە کە لە جێگاکانی ترا تەنگیان پێ هەڵەچینە بە تاوانکارانوانەوە چۆن مەسەلەن کۆمپانیاکان سکاتی لە سوید زۆرەوە ڕاکۆ ئینەکەی بعد مەسەلەن پێما بێت کاتی خۆی هین بوو مدیری ئیکیا بوو یا خاوەنی ئیکیا بوو چوو بوو لە وڵاتێکی تر دەنیشتوو بۆی لەوێ زەریبەی دەخل کەمتر بە ئەوانە یاخود کۆمپانیەکانە چون بۆ ئێرلەندا بۆی کەوا لێ زەریبە کەمتر بن بە هەر حاڵ لەو جێگایانە کە زەریبی تاوانکاریش کەمترەوە ئەوانە تاوانکارەکان دێن بۆ ئەوێ شەبەکە تاوانکاریەکان ئەمە باسێکە کە دواتر قسەی لەسەرەکەین بەڵام من پێم خۆشە لەسەر نقطەیە قسە بکەم کە باسی مەسایلی چینایەتی ئەکرێ و لەسەر مەسایلی تەبەقاتی قساکەین تەنها فەقیری نییە بە معنای فەقیری و بە معنای هەژاری و برسێتی ئەوانە ئەزانین چۆنە تەرکیبی تەبەقاتی کۆمەلگا وەختێک قڵشتی چینایەتی فراوان ئەبێتەوە وەختێک
جیاوازی نێوان چینەکان یاخود ئەو جیاوازی ئەو خەرەندەی ئەکەوێتە نێوان هەژارترین توێژەکانی کۆمەلگاوە لەگەڵ دەوڵەمەندترین توێژەکانی کۆمەلگایە فراوان ئەبێتەوە نەک تەنها گیانی تووڕێی و ڕق و بێزاری تۆ باسی ئایدهۆدیەکەی ئەو ئایدهۆدیانە لەو دۆخانیان کە ئیتر خۆیان پێناگیرێت لەو دۆخانیان کە ئیتر ئەتەقنەوە لەو دۆخانیان کە ئیتر ناتوانن تەحملی ئەو ناڕەواییە بکەن کە لە کۆمەلگایە هەیە لایەکی تر دیوێکی تری ئەم مەسەلەیە جۆرێک بێمتمانەیە لە بینی خەڵک و لە بینی دام و دەستگاکانی دەسەڵاتە دام و دەستگایشی دەسەڵات کە دۆخێکی ئاوا نالەبار و ناعادیلانە پارێزگاری لی ئەکا و دۆخێکی ئاوا پڕ نەهامەتی ئەهێڵێتەوە و ئەمە بە نمونزەجیی پێشکەوتی کۆمەلگادانێ ناتوانێت ژێگای یاعتیبار بێت لەلایەن خەڵکێکەوە کە بوونەتە قوربانی ئەو سیستەمە یعنی من گەنجێکی بێکەم دەرامەتی بێ ئایندەی گەنجی خێزانێکی سۆمالیم باوکو دایکم ڕۆشتا ئێوارە ئیشەکەن و ئەوانە بەڵام لە ماڵێکی دوژوریە یان سێژوریە ئەو پەڕیکە دوو ژووری نووسنیتیایە ئەمانەیمە 5 مناڵی لەوێ گەورابین باشە لەو ماڵەیە گەورابین یاخود ماڵێکی کورد یا ماڵێکی عێراقی و ئەو وەختە بۆ من ئەتوانێت ئازادی بێکە من چوارچێوەی ماڵە بەجێڵ میەمە دەرەوە ئەسان هیچ پەیوەندیەکم لەگەڵم خێزانیانە باسەکەن مەسەلەن خێزان بڵین مەفاهیمەکانی خێزان لە کۆمەلگای سەرمایه‌داریە ڕاستڕەوەکان دیفاعی لەکەنوانە بەڵام لە هەموو کە زیاتر خێزانیان هەڵوەشانەوە وێران کردووە ئەسەن دایک و باوچێکە ڕۆژی وایە 10 ساعات لە کارن هیلاکن یەنەوە تااقەتیان هەیە لەگەڵ مناڵەکانیان قسە بکەن تااقەتیان هەیە لیان پرسن بڵێن کێشەتان چی بۆ لە مەکتەب مەسەلەن مشکلتان لەگەڵ شێ بووە چێ مەسەلەن پەلاماری داون چێ عزێتی داون چه دۆخێکی نەفسیان بۆ دروست بووە یا مناڵەکان تااقەتیان هەیە لە ماڵەوە دابنیشن یاریان هەیە یاری پێ بکەن ئەچنە دەرەوە چن تێکەڵە بن لەگەڵ گروپی تراوەمانە ئەمینە جا ئەم مناڵە دێت ئەبینێ لەم ڕۆژگارەی ئەمڕۆیە دەوڵەت و سەروەت و سامان لە بەرامبەریا چینێکی تر خەریکە ڕۆژ لە دوای ڕۆژ دەوڵەمەندتر و تەخشان و پەخشان کرد زیاتر و هیترە بێ ئەمە متمانە بە هی نایڵێ متمانە بە ئەم دەسەڵات و دەوڵەتە نایڵێ و ئەو پۆلیسە و دەستگای پۆلیسە وەکو دەستگای پاراستنی ئەمنیەت نابینێ وەکو دەستگای پاراستنی ئەو سیستەمە زاڵمانەیە ئەبینێ ڕاستە ئەمە لەوانەیە وعیەکی تەواوەتی نەبێ کە بیگەێنێ بەوەی کە بەڵێ بێم دام و دەستگایە بگۆڕێ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دردۆمی ئەکا غەریبی ئەکا نامۆی ئەکا نامۆیی لەلایەن خەڵکێکەوە کە بوونەتە قوربانی سیستەمێکی چاوسێرەرانی سەرمایه‌داری نامۆیی لەم سیستەمە بۆ خۆی دافعێکی ئەساسی فراوان بوونەوەی تاوانکاری تاوانتیژێ من کتێبێکی زۆر سەرڕاکێشەیە کە 20 ساڵێک 15 ساڵێک پێش ئێستا بڵاو کرایەوە بەوەی کە تۆی بەسیتەوە بۆی کە نەوەی تازەیە کە لێرە لەدایک و دایک و باوک لەوێەوە هاتووە لە سۆماڵیەوە هاتووە خۆیان لێرە گەورە بوون و بە هەمان شێوە هەژاری و نەبوونی و ڕاسیزم و حەقارەت و زۆرشتی ترەبینن تووشی نامۆیەکێکە هەم نامۆیەک لە ناوماڵیش لە ماڵ لە کەسوکار خۆیان و نامەیەکی ڕوبەدەرەوە کە سەرەوەتێک لەو بەرەوە من لێی بەهرەمەندم هەر چوونە دەرەوەت و بۆ هەندێک لە بازارە ڕاکتەکانی ناو ستۆکۆڵم و یەتوبوری بگەڕی بەزەقی لە بلیک لە نیگای ڤاکتەکان و هەسی پێکەی لە 15 ساڵ پێ کتێبێ هاتە دەرەوە لەسەرەوەی کە گروپێکی ڕاپی زۆر جوانی مۆسیقا لە هەمەرکولەن لە گەڕێکی لە گەڕەکە پەنابەرنشینەکانی ئێرایە ڕاپێکی زۆر جوان بوو کابرای وەکو لێکۆڵەرەوە لە جامعەیە یەتوبوری نزیکەی 2 ساڵ لەگەڵ یانە بوو مەسوولێ مقابلاتی کردن و کتێبێکی یایە دەرەوە بە ناوی ئەمە Alienation is my nation. Alienation is my nation. نامۆیی نیشتیمانی منە. نامۆیی نیشتیمانی منە. تێگەی ئەم نامۆیە ئەکرێ بێ بە ئیبداع. بێ بە ئیبداع و مۆسیقایەکی زۆر جوانی بەهێزی ڕاپ کە دەنگێکی پرۆتێست بوو لە گەڕەکەکانی کەنارەوە بەرەو سەنتەری گەڕەکەکانی شارە نێرا و پرۆتێستێکی تا بڵێ جوان بوو. ئەم نامۆیە ئەکرێ بێ بە قووەتێکی تێکدەر ڕۆخێنەر بەوەی کە دەسەیە بۆ جەریمە ئەو هێزانێکە بە چێن جەریمە و خراپەکاری ئەوانەوە بێنن بهێنە و شوێنانەوە کە ئاسان خەڵکی تا هەڵە خەڵەتێنن ناڵێک گەگرن بابەجەم ڕۆ ئەمەمان لێوە بۆ بوارەوە 2000 کڕۆن بۆ تۆ ئەیکە تێگەی بەسم چۆنە بەبەسمۆیە نامۆیی فاکتەرێکی گرنگە چونکە سیرکە ئەم نامۆیەی دایک و باوک لە نامۆیی جیلی دووهەم زۆر هیمترە خراپترە مەسەلە مناڵێکی تورک لە لێکۆڵینەوەیەکە لەسەر کۆچ ئەڵێ نیشتیمانی باوکم بۆ من مەملەکەتی غەریبیە
نیشتیمانی من بۆ باوکم مەملەکەتی غەریبیە یعنی ئەگەر مناڵێک لە تورکیاوە هاتووە لە ئەڵمانیا ئاژی تورکیا بۆ ئەو مەملەکەتی غەریبیە چکە هیچ ڕابطێکی پێوە نییە بەڵام ئەڵمانیا کە ئەم تایە ئەژی بۆ ئەم بۆ بە نیشتیمانی خۆی بۆ باوکێ بێ بە نیشتیمانی غەریبی خۆی دیقەتەی جێگۆڕچەیەکی گەورە چۆن لە بینی شوێنەکانە ڕۆی اختراعات بەڕێی منیش هۆکارێکی وایە بەڵام هۆکارەکەش ئەوەیە کە یعنی چی ئەم نەوعە لە نامۆییە کە جیلی تازە ڕوبەڕووی کۆمەلگای سویدیا ئەم ئەڵمانیا ئەنگلیزی پێبنەوە بۆچی لەم کەمایەتی لەم جەماعەتەیە ئەبێ بە ئیبداع ئەبێ بە مۆسیقا ئەبێ بە هونەر ئەبێ بە شتێکی جوان یەک شتی زۆر سێرەج ڕاکێش بەشێکی زۆری مناڵی پەنابەر لەو گەڕەکە بەنام نیشتان هەمی دکتۆر نەزانی زۆر سەیرە تۆ لەو بەر تۆ تەقاکە مناڵ ناوێرە بچێتە دەرەوە کەسی بەشێکی یەک خاڵی گرنگیش ئەوەی کە مهمە لە سانەوە و نۆی ئەمانەی کە جەریمایە کردەوە بێ کوڕە ئەوەی کوڕانی ئەمە کوڕەکانمان مجریم نەک کچەکانمان هەمووی زۆربیان زۆریان باشن نەک باشن هە زۆر باشیشن چونکە ئەو فشارە کۆمەڵایەتی کولتوری لەسەر کچان هەیە کارێکی واکە تەحویلی ئەم زەختێکە لە ناوە هەیە تەحویل با بە قوتێکی هاتفتر و بتوانێت بێتە دەرەوە و ئازادی خۆی پێ بکرێتەوە گەنجەکانمە ئازادیان هەیە ئازادەکە بڕین بەو شێوەی بەکارێنن کە ئەو حاڵەتی توش بووە ئەوەی کە ئەمێ بێڵم من لە ساسە لەگەڵ تام کە نامۆیی هۆکارێکی گرنگە بەس چی وا ئەکا مەجموعەیە گەنجلەیەک شوێنە بەو هەموو فاکتەرانەیانتیایە ئەمەیان بەو خەتەیە ئەڕۆ ئەوەی تریان ناڕۆ من لێرە ئەمێ بەجیالەوەی کە سەری دەوڵەتە کوتینەوە سەری پۆلیسە کوتینەوە نازەم چیەکەین مەجموعەی فاکتەری کولتوری هەیە بەڕێی من ئەبێت دەستی بۆ بەرین ئەخەزانین چۆنە فاکتەرە کولتورەکە من لەگەڵتان شتێکی تر باسکەین بەکرد ئەزانین چۆنە ئەسباب هەیە فاکتەر هەیە و بڵێن فاکتەری سانەوی هەیە مەسەن تۆ لە فاکتەرە گشتەکەیە بۆچی تاوانکاریەکە فراوان بۆتەوە ئەتوانی تهدیدی عوامی لە ئینەکان بکەی عوامی لە جۆریەکان بکەیت دواتر لەبەرەوەی کە مەسەلەن بۆ کەسێک زۆرتر لە کەسێک تاوان زیاترەکە ممکنەوەی کە تۆ ڵێ مەسەلەن ئادێهۆدێت دەوری هەبێت ADHD دەوری هەبێ ئەم نەخۆشیەکە ئینسان ناتوانێت کۆنتترۆلی عواتفەکانی خۆی بکە بە جۆرێک لە جۆرەکان کە مەجای ئەوەی کەمترە مەسەلەن هەتا تەشخیصکردنی آخر هەتا ڕادەی فەرهەنگی و ئەوانەی خێزانەکان زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی ئەم نەخۆشیە تەشخیص دەکرێت یان ناکرێت دارن کابرا هەر چەتونە هەر لە مناڵیەوە وا بۆ سەری لە هزار لاوەشکا و هەر شێتە و شبرەوە ئەوانە دابنیشن بیبرێن بۆ لای دکتۆرێکە بزانە مەسەلەن ئەم نەخۆشیەکەوە عیلاجی بۆ بدۆزنەوە بە پێچەوانەی ئەوەی کە خێزانێکی سویدی ئەماکە هەنی مەبەستمەوەی تۆگە لەم شتانە ورد بیبیتەوە ئەوانەی کەوا دیارریەکە بۆچی لەناو ئەم تەیفەیە کە معڕەزن بۆ ئەوەی کەوا تاوانکاریتیان نابڵاو بێتەوە مەسەلەن ئەو دانە کەسە و ئەو دوانە مناڵە و ئەو دوانە مەسەلەن گەنجە زۆرتر لە گەنجانەی تر تووشی تاوانکاری بوو نتوانی بچی و فاکتەر وردانە بەڵام کێشەکە لەسەرەوە ئێمە بۆچی تهدیدیان فاکتەران ناکەین غێر بۆی علاجی بۆ دۆزینەوە بە بڕوای منەوە علاجی بۆ ناندۆزیت وەزانی وەکو چی وایە وەکو وایە کە مەسەلەن لە کۆمەلگای بێکاری هەیە بەڵام باشە ئەوانە بۆ بێکارن ئەمانە ئیشان دەستکەوتووە ئەوانیش وەکو ئەمان بکەن و ئەمانە لەوانەیە بێکاریەکە بە زوانیە بێکارێکە هەرەمیە نییە تەقسیمە بێ بە جۆرێکی تر یانی بە جۆرێکی تر تەقسیمە بێ بەشێکیان ماوەیە کەمتر بێکارە بن و ئەوانی تریان ماوەیەک زۆرتر بێکارە بن یاخود بە جۆرێک بێکارێکە تەقسی بکرێت نەخودی زایدی بێکارێکە لەمێنە من دواتر دێمە سەر ئەوەی کە ئەم باسە ئەگەر لە ڕوانگەیەکی کۆمەڵایەتی سۆسیۆلۆژیەوە بۆی بڕوانی و بە پێرسپێکتیڤێک بە تێڕوانێک بۆی بڕوانی بە ئاسوەیەک بڕوانی کە دنیا ئەبێ بەرەو باشتر بچێت کۆمەلگا ئەبێ بەرەو باشتر بچێت چۆنە واگەر مەسەلەکە بە تاوان بە هینی فەردی بزانی چۆنیە من من مشکلە سێرکە من متحدث و قسەکەری دانانی مەسئولێتێکی گەورە لەسەر فەرد نیم ئەوە ئاڵم من لە گەڕێکێکە گەورە بووم لە سلێمانی ئەگەر خاچم لاردانایە کەریمی عەلیاغا و حاجی مەلا عوسمان و مەلا حاجی سەحی و عومەری ڕەعەبێ وەژنۆ کێکی گوێیانە گرتمیان وەرە کاکە بۆچ گەرایە کێشی لەگە بەس لێرە کابرا مناڵەکانی هاتوونە دەدەوە نازانێت سکول گۆنگی چۆنە نازانێت قوتابخانەی چۆنە نازانێت ئاخاوتی لەگەڵ مامۆستا چۆنە نازانێت لە دەرەوە چی ئەو گزارێ نازانی بابە من لێرە 25 ساڵ ئەژیم هێستا شارەزانیم بە کولتوری گەنج شارەزانیم ڕۆژانە لەگەڵ مناڵەکەمە ڕێحەفە ساڵانە هەژدە ساڵانەکەمە کەمە بەریەکەوتنەوە کە پێم وایە دەرەوە هینە شوێنێکی ترە ینی مەبەستمە تۆ وەکو باوچێک مەجموعەیە مەسئولێتت هەیە لە بەرامبەر پەروەردەیە کە لە وڵاتە ئەبێ بیزانی ئەمە عێراق نییە بڵێ وڵا مەلا عوسمان بەخێوتەکە ئەم نەوعە لە مەسئولەتی خێزان ئەتوانێت بیگرێ ئەتوانێت لێ پرسیینەوە کە ئەجینە هەژارێکی خۆ لێ کۆڵ ناکاتەوە
تێگەی هەژارێکە لە دەرەوە هەیە من ئەمەوێ ئەم پامەش بگەێنم کە بابە بەڕێی من هەرەوە نییە زانی چی ئێمە ماوەیەکی 6 ساڵەکە لێرە خەریکی عەدەدی کوژراوانی مناڵی کورد لەسەر جەریمە خەریکە تێپەڕێ یعنی لە ستۆکڵ تا 6 کەس کوژراوە لە یوتیوبری 6 کەس کوژراوە سەبەبەکەشی چی ڕاستە ئەگەر بێت و بچمە سەر کەسی یەک بێکی و بینانە نەباوک نەدای کەس ئاگای لە مناڵ نییە کەس نازانێت چی ناخێت ئەمانە بەر شوێنی خۆیان ئەوەی کە ئەمێنێتەوە سیستەم منیش پێم وایە جا سێری ئەم نەکبەتێکە سێری ئەم نەکبەتێکە بابە ئێمە کەسمان شارەزایەوە نین کە ئەو نوع لە نەخۆشەکانی دەرونی کە پێڵن ADHD لە مناڵە چۆن دەرەکەی تۆڵی ناومە ناو شەبروشێت شەبروشێت خۆ ناوی بازارڕەکەیەتی بەڵام ئایا تۆ پێ دوا بوو مناڵەکەت لە ماڵەوە کۆنتترۆل ناکرێت تربێتی نادرێت شتێکی ناکرێت هاتی لەگەڵ مامۆساکەوە کاکەجان توان تاقیقێکم بۆ بکەم زانە مناڵە ئەو دیاگنۆسانێ نییە تێگەی نازانیت چۆنە ئەمانە هەمووی بەشێکە لەو حیرمانەکە هەیە بەڵام زیاتر لەوەش من دیارە بەر لەوەی کە بچمە سەر ئەم نوختەیە پێم خۆشە بەکرد بە ناوی تۆ شۆ سپاسی و هاوڕێیانە بکەم کە دەستخۆشان نردووە زۆر سپاسانەکەم کە بەشدارن لە بەرنامەکەیە دیارە ئێمە کۆمنت بە نووسین وەرئەگرین ئەگە کەسێک کۆمنتێک یاخود پرسیارە خوسەرنجێکی هەیە سەبارەت بەم باسە خۆشحاڵە بین کە لەگەڵمانە بەشدار بێ سپاسیش بۆ ئەو ئازیزانە هاوڕاست جەوهەر سەیدا بڵباس ئاسۆ شەشۆیی پەیام و دەستخۆشانیان نردوە دەستیان خۆش بێ من بەزانی چۆنە باسێکی تری مۆزوعی بڵێن سیستەمی چینایەتی وە کاریگەری ئەم جیاوازە چینایەتیانە ئەم گەورە بوونە ئەم قڵەشتە چینایەتیە باسێکی تر برێتیە لە پەراوێز خستن و برێتیە لە چۆن بڵێن ئەزانی چۆنە وەدەرنان لە سیستەمی بەڕێوەبردننی کۆمەڵگا ئەزانی ئێمە دەرگیری شتێکین زاهیرێک هەیە دروست بۆ پێوترێ کۆمەڵگا هینەکان کۆمەڵگا تەریبەکان یاخود ئەوە نییە موازی ینی مجتەماعاتی موازی ینی پەرەڵە سۆسایەتی ئەو کۆمەڵگایانی کە بە پەنا کۆمەڵگایشی ترەوە ینی دۆخی نیۆلیبرالیزم بەرەڵاکردن ئەزانی چیە بەکرد ماوەیەک مەسەلەن بازێک لە گەڕەکەکان ئەسڵەن پۆلیسخانیان لێلا بردبوو ینی مەسەلەن هەنێک دام و دەستگا هەبوو بە تایبەتی لە سەردەمی مۆدێراتەکان ئەم شتە خەریک بوو زۆر تەشەنەیەک سەن و ئەوانە باقەکانیان لێ دەرهێنا بوو مەسەلەن دەرگای دەستگای پۆلیسیان لێ دەرهێنا بوو خەدەماتەکان ئەزانی من لە گەڕەکی هوزبی کە من تایە چالاکمەوانەوە لەوێ ئەو ڕێکخراوەمان هەیە مەکتەب هەیە ئەڕۆی سیرەکەی من ئاوە جاربەجار بەلای تێپەنجەکانەتی ئەپەڕم سیریانەکەی بۆ یەک مناڵی سپی پێستی تایە یەک دانە مناڵی تایە ڕەشپێز نەبێ نییە ینی ئەمە بە جۆرێک هینکردنە گیتۆیەکە لە ناوچانە دروست بووە بەبێ ئەوەی ناوی بنرێ جاران لە هینە بوو لە ئەمریکا مەسەن گیتویان دروستە کردووانە بە دەوری گەڕەکە مەسەن ڕەشپێستەکانە یاخود زۆر پێما بێ لە ئەوروپا لە یەهودیەکانیشەوە مەسەری هەڵاوەکە یەهودیەکانیان قەتی سەکرد لە ناوچێکا و شوورێکیان بە دەورا کێشان بە فیزیکیان قسە ناو بینی چوار دیوارەوە بۆی تێکەڵ بە مجتەماع نەبنەوانە بە جۆری لە جۆرەکان ئەو زاهیرەیە لەم کۆمەڵگا بچووکانەیە کە لەم من ناوچانەیە هەیە دروست بووە و مەجای تێکەڵبوو نییە مجتەماعێکی موازی دروست بووە بە قیەمی جیاوازەوە بە یاسای جیاوازەوە بە موئەسسەساتی جیاوازەوە حتا بە بزنسی جیاوازەوە تۆ باسی مەسەلەن هینەکەی تیجارەتی مخەدەراتەوەواناکەی تیجارەتی مخەدەراتیش بۆ خۆیشەکە لەو بزنسانێکە هیشەکە بەڵێ غیرە قانونیە بۆیە چۆتە دەرەوەی هین بۆ مەسەلەن ئەی باشە تاوانکاری نییە تۆ لە هینەکە چێشخانەیەەکە کارگەرێگەنی 12 ساعت ئیشی پێکەی تۆوانە بایەوەی پێ نادی کە بەشی هینی بکە ئەمە هەیە ئەم زاهیرانە هەیە ئیشی ڕەش مەسەلەن ئیشی دەرەوەی یاساکە سکاتی لێ نادرێەوەمانە هەموو ئەمانە بەرەنجامی ئەو هاووەشانەیە لە کۆمەلگای لە دەوڵەتی ڕیفاها لە سیاسەتەکانی دەوڵەتی ڕیفاها لە یارمەتیدانی توێژە بەش خوراوەکان لە فرسەتکردنەوە بۆیان کە مەسەلەن پەروەردەیەکی باشتر هەبێ بڵین خەستەخانە و بڵین شوێنی بڵێن تەندروستی باشتر لەو ناوچانەیە هەبێ هەموو ئەمانە بەرەو خوار ئەچێ و لە بەرامبەرە کۆمەلگا بە جۆرێک لە جۆرەکان شتێکی بەدیل دروستەکە بۆ ئەوی کە ئەو کۆمەلگا ڕاستەقینێکە هەیە ئەمە ڕەنگە لە شوێنێکی وەکو سویدا مەسەڵەن
زۆرێک مەسەلەن لایەنێک ڕوشم کاتەوە بەڵام هەموو وێنەکە نادا بەڵام کاریگەری خۆی هەیە زانیی من نمونەیەکم لەبەر چاوە شوێنێک هەیە لە هین لە بەرازیل پێوترێ فاڤێلا لە نزیک هینەوەی لە نزیک عاسیمەی ساو پاولۆی ئینەوەیە بەرازیلەوەیە فاڤێلا جێگایەکە تقریبا نزیکی 2 ملیۆن کەسی تیا ئەژیە بەشێکڵێن ملیۆنی بەشڵێن 2 ملیۆن کەس نازانێت چەندی تیاژی چونکە سلام یعنی سلام یعنی ئەو شوێنێکی داوە عشوائیەیە کەس نازانێ مەسەلا تاکو هەیۆشت دەرنایەن و ئەوانە لەوێ کاتی خۆی عسابەیەک دروست بوو ینی گروپێک دروست بوو بەڕاستی لە سەرەتای گروپێکی چەپیش بوو تا نازانم ناویان ئەستێرەی سوور بوو شتێکی لەم بابەتە نەجم ئەحمەرەوەوانە بۆ ئەمانە وردە بۆی کەوا کار بکەن و بژینەوەوانە تەحولیان کرد بەرەو تیجارەتکردنی مەوادی مخدرات و ئەوانە ئێستا ئەم منطقەیە بەڕاستی بە جۆرە لە ژۆرەکان لەژێر دەسەڵاتی ئەم عسابەیەیە مەسەلەن ئەوانی کە بێوەژن مەسەلەن هینیان نەماوە مێردیان نەماوە مناڵبارن کۆمەگەکرێن مناڵ هەتیوانە وەرەگرێ نازانم کەسێکە نەتوانێت ئیشکە کۆمەک وەرەگرێت لەم عسابەیەوە ئەم عسابێ بە جۆری لە جۆرەکان حکومەتێکی مەحەلی لە ناوچەیە دروست کردووە یەکەی ئەمە نمونەیەکە لەوەی کە نیۆلیبرالیزم لە کۆمەلگا جۆر بە جۆرەکانە چی دێنێەوە ئەمە لە سویدا بەڕاستی شتێکی غەریب نییە توێژانێکی گەنجەبینی کە بێکارە بەڵێ من لەگەڵتان وایە خۆ ئەم پەرە لە سۆسایەتیانە یاخود کۆمەلگە تەریبەکان لە سویدا بە هەمان شێوە هەیە یعنی ڕاستەوەیە تۆگەر تەجروبەی ژنان بجێڕیتەوە لە ڕینکبی کە گەڕێکیشی گەورەستە کۆڵمە لێرە بۆ کچێکە توانێت شەن و تەنووری کورتی لە پیاوی لە ڕێنکبی بسوڕێتەوە ئیسلامی سیاسی بەهێزە زۆر زەحمەتە دەرەژ نییە تۆزە مبالغەی تیاکرێ بەکرد بەڵام ڕاستەکەی تیەکەم کە ئیمکانی تۆ لە سویدا کەسێک لە سویداوێ مشکلی ئەوەی نییە چ جۆرە جل لە بەرەکە بەس تۆ لە مەجموعێ گەڕێکی پەنابەنشینە مشکلەتە ئەمە چه ئازادێک یعنی ئەم گەڕەکانام نیش پێم وایە پەرە لە سۆسایەتین نۆرم و بەها و قیەم و ئەخلاقاتێکی خۆیانیان دروست کردووە و هەر ئەمەشە بەشێکی ئەمەیە سێرکە بەشێکی ئەمەیەکە بەم نۆرمانە تۆ دیقەتی ئەمە بە ئێستا حالیان جەدەلێکی سیر هەیە لەم شەڕە بەردانەیە کە لە هەفتەی ڕابردووە لە پەیوەند بە قورئان سوتانەکانە هاتە پێشەوە ئیواز بەوە بێنەکە چی کراوە چی نەکراوە مەجموعەی خەڵکیان گرتەوە ئەمڕۆ محکەمە حکمیانەیەات کە دایرەی سۆسیال لە یۆن شۆپینی چەکە لەو شارانێکە شەڕەبەردەکانی زۆری تیا بووە کە 100 و چەند پۆلیس برینار بووە چەندەها سیارەی پۆلیس و ئیسعاف و ئەمانە تێک شکێنرا و گڕ تێبەردراوە ئێکاکە خۆ بەش شوێ ئەوکرانیایە تێگەی ئەڵێ دایک هاتۆ مناڵی 9 ساڵی پێ بەردیاتە بچۆ پێشەوە بەرد بۆشێنە تۆ کەسێک کە ئەمە سێرکە ئەمە بەشە لەو قسانەیەکەیکەن کابراایکی سەگبابی ڕاستی ساتۆ قورئانە سووتێنێ بێ حرمەتیەکە بە ئەحساس و کینی خەڵکیشتر خەڵکی ئێلم بەراوە لەم نەکبەتی و نەهامەتیە و شتەی کە تێی کەوتووە لە ڕقاچێ دار و بەردەسووتێنێ ئەکرێ ئاواشتە تەفسیری لێکەی وایە حقیقەتەکەی وایەکەوێتەوە بەس زانی بە بەسم چۆنە ئیجراعات بەرامبەری چۆنە ئەوەی کە هەیە جێدا خەلەباری سیاسیەوە بەجگە لە بەرزکردنەوەی سزا جگە لە تۆمکردنەوەی ئەوەی کە بیان خەنە سجنەوە ئێستا لە دانیمارکیش پێشنیارێکیانیاوەتە دەرەوە لە بەروی سجنەکانی خۆمان پڕ بوون سجن بەکرێ گرن لە ئەلبانیا خەڵکانێکی بینێن لە ئەلبانیا سجناکە جاورە تۆ سیستەمی معالەجەی سجن لە سویدا بۆ هەموو نەوع لا هیومانیسم و پێشخستنی چارەسەری کەسێکە جیراوەی جارێشتر بێتەوە ناو کۆمەلگا ئەمە جێکەیتەوە لێوێ شەقیشتیاڵی بێتە ئەلبانیا کە بەتەنەکە لە تەوقی سەرێبەن ئەمەش بەشێکە ینی بەشێک لە نەکبەتی ئیجراعاتەکانی ئەوەیەکە من سێرکە ئەکرێ بە گۆڕینی سیستەمی قەزایی زیادکردنی سزاکان و ئەمانە حەلکرێ جێداخە ئەو دەنگەی کە ئێستا لە جەدەلی سیاسی سویدا بیسرێ ئەمەیە کە سزاکان بەرزکەرەوە هەر شتێ جوڵایەوە مافی مێدبەر یعنی مافی مواتەنەی لێبسەنیتەوە مە زۆر قورسە یعنی تۆ کابراایکی سویدی لەسەر حەشیشە لە تایلاند دەگیرێ ماوەتەنەی خۆی هەروە خۆی هەیە بەڵام تۆ وەکو کەسێک کە بی بە هاوڵاتێکی سویدی ئەگەر بێت و شتێ بکەی حەقی مواتەنە و لێشکن لێسەنەوە ئاخر یعنی چ حەقی مواتەنە تێگەی وەسم چۆنە ئەم جەدەلە بەم ئاراستەیە ئەڕوا و کە پێم وایە مجتەمەی سویدیش مجتەمەیەکی بەهێزە ئەوە نییە کە بڵێم هەرەمە قبوڵەکە لە بەرامبەریشە
مناقەشاتێکی جەدەلێکی زۆری تریشیە دەستبەرە بۆ ڕێگە کۆمەڵایەتەکانیان پرسیارە توانی چارەسەریکەی چۆنە لێرە منام چوونە سەرەوە بابەتی کە ئەتەوێ باسیکەی کە من پێم خۆشە فرسەدت بێنم زۆرتر لەسەر ئەمە قسە بکە زانیی دوو میتۆد هەیە دوو میتۆد بۆ تەناوەرکردنی مۆزۆعی جەریمە ڕێگا چارەکانی چی و ڕێگا حلەکانی چیە یەکێک لە میتۆدەکانەوەیە کە جەریمە بە تاوانی ئەفراد دەزانێ ینی جەریمە بە منتوج یاخود بە بەرهەمی تاوانکاران نەزانێ تاوان منتوجی تاوانکاران نەزانێ من هەجێکی ترانەوەیە کە تاوانکاران بە نەخۆشکەوتوو بە تاوان نەزانێ ینی تاوان بە نەخۆشیی کۆمەڵایەتیە زانێ تاوانکاران بە نەخۆشکەوتوو ناساخ بەم ڤایرۆسە ئەزانێومانە ئەم دوو تێڕوانینە تەبعاً لە ڕووی تەبەقاتیەوە لە ڕووی تێڕوانین بۆی کە کۆمەلگا بێت چۆن بێپەیوەندی بینی دەوڵەت و خەڵک ئەبێت چۆن بێتەوەمانە فەرقی هەیە من پێم خۆشە لەم بابەتەوە ئەمە کە تۆ باست کردووەمانە ئەم جەدەلە بەم ئیتیجاهەیە ئەڕوا کەمێک لەوە زۆرتر لەسەرەوە زۆرتر بڕۆی کە باشە یعنی تاوانەکان زیاد بکەین و ئەوان ئەیە بڵین سزاکان زیاد بکەین یاخود پۆلیسیمان زۆرتر بێت ئەوانە ئایا بەر بە ئاسی تاوانەگرێ نا بە بڕای من سێرکە پەیوەند بە جەدەلی ئەدامە قسەیەکی زۆر خۆشی هین هەیە قسەیەکی زۆر خۆشی مارکسێ ماکسەڵی ئەوەتەی دنیاە خەڵکەڵە ئیدام مەکە و خراپە مەکەوەمانە و خەڵکەرە کوژێ و ئیدامیش هەر هەیە و ئیدام هەر هەبووە وەکو قەت سزای ئیدام هەبوو بەڵام جەریمە کۆتایی پێ نەهێناوە تێگەی چۆنە یعنی هەمومانەوە ئازانین کە سزا نەوعێ لە هینە نەوعێ لە سیگناڵێکە نێرێ ئاماژەیەکە نێرێکەوە جینا لە ئەساسا تۆ نانن نەبێ سەد ئەوەی کە بوو خەنە سژنەوە و خەنە سژنەوە ڕێو پێ ناگرێت جایەکی زۆر ستەتان بۆ جەرمن ئینسان دیقەتی سژنەکانی ئەو وڵاتانە باکە بازرگانی و سیناعەتی سژن دروستکردنی تا بەهێزەکە ئەمریکایە لە ئەمریکا سجن ئیندوستریە پیشەسازی یعنی ئەو کار و کاسپیەی کە لە ناو سژنەکانەوە ڕووبەدەر ئەکرێت ئەو ئۆرگەنیسێرینەی کە جەریمە و ئاسی جەریمەکاری لە سژنەکانەوە ڕێگە خاتەوە بۆ دەرەوە یەک زەڕە فەرقی نییە تەنانەت لە بەعزی فیلمی ئەمریکای شتێکی زۆر جوان هەیە کە ئەڵێ کاکە من لە ناوم زۆر باشتر بۆ بێمە دەرەوە لە ناو ئازادترم ئەم جەدەلە هەیە و هەموو کەسێکە زانێت کە زیادکردنی پۆلیس و تەرخانکردنی بودجەی پۆلیس و گۆڕینی سزاکان لە ساسە حل نییە بەشێک لە کلێنەکان ئەگرێ مەسەلەن شتێکی زۆر بەسیتی بە جەرمەوە لە وڵاتە خەڵکانێک تا 18 ساڵ تا خوار 18 ساڵ هەر شتێکی خراپکەن و قڕکەن سژنیان نییە نەوێ لە ئیسلاحیان هەیە نەوێ لە شتێکەیە کە جەریمەی زۆرکەن خەنە شوێنێکەوە بە ئیسلاحیان کەن ئەجینا یان هیچ پێشەو جەریماکەن ئەنجا هەمویان بۆ کۆکرێتەوە بێبەیەکی پێڵەن ڕەبەت پێڵەن چی پێڵەن ئەوەی کەشت بە هەزان تەنزیلات هەر بە فعلی تەنزیلاتمانێ سێ جەریمە بکە بەیەشێ بۆ حسابە ئەوەی کە هەیە لێرە بەشێک لە مجرمینی گەورە لە تاژینەکان ئەوانەی کە مجرمی گەورن کار بە ئیشی بە مناڵەکەن تێگەی ئەمەش تۆ ئەگەر بێت و بڵێ بابە کار مناڵ جارە بە 6 جەریمە ئێستا بە 2 جەریمە و خەمە ژوورە و نەو خەمە ژوورۆ زای چۆنە نەوعێ لە سیگناڵەیە کە تۆ لەباری قانونیەوەی تر دەستی بەشی لە مجریمەکانە گریس لەسەر مناڵ کار نەکەن ئەجینا ئەوەی کە هەیە لەلایەکەوە ئەم قانونانە تومەکەنەوە بۆی کە وهینیشە و دەنگداریشن و هێزەکانی ڕاست هەر هەمووی لەسەرەوە کارەکە تەنانەت ئەمەنگە فشارەکان بەهێزەکە نەچەپ لە سوسیال دیموکراتەکان لە بەرامبەریان ناتوانن مقاومەتێکی زۆرکەن بۆی کە عقوبە زیاکە سژن درێژکەرەوە مافی پەنابەرەتی بشکێنە سژن دروستکە لە دەروی وڵات خەڵک بنێرە بۆ ئەوەیە ئەمانە هەمووی بەشێکی گەورە لە پاکێجێکی گەورەی ئیسلاحاتەکە کە ڕاست پێی وایەکە لەو بەری شۆڵە نەخێوانێت تۆ گەر مەکتەبێک تێ دەرەجەی هەمووی سفرە بەس لە ڕسمما دەرچوون کە لە ڕسمیشە دەرنەچوون ئەبێت چی بکەی بۆی بتوانێ مناڵانە بگریت ئایا زمانیان پێویستە ئایا پەیوەندێکی سالیمی پێویستە لەگەڵ دایک و باوکەکانە ینی مەجموعەیە لە کار و کردەوەیکی کۆمەڵایەتیانەی ترە کە ئەمە هاسێکە ئەمەیان تۆزێ درێژخایەنترە یعنی خۆ مشکلەکەەوە نیە ئەمە ناکرێ مشکلەکەوە ئەم نەوعە لە کار درێژخایەنترە یعنی ئێستا مەسەلەن گەڕێکەکەی لە یوتیوبری پێڵێن گۆشتێن هەر زۆر کۆڵەوار بوو بەڵام بیتر هاتن ئەو شەریکانەی کە لەوێن داوایان کرد بابەجان ئێوە گەر ئیشتان هەبوو مەچن لە دەرەوە خەڵک بێنن خەڵکی مانتیقەکەتە بقەنەکارەوە گەنجی منتیقەکە بخەنەکارەوە بەڵام پاش ماوەی 6 ساڵ دروستکردنی مەجموعەیە کار و پرۆژۆشتی گەورە و ئەمانە سەیرەکەی هینەکە گۆڕا ئاراستەکە گۆڕا و بە جۆریشترا پێگەی دەستمێ ئەم دوو کارە ئەوەی کە لەباری دەستبردن بۆ ڕێگە کۆمەڵایەتیەکان
و کارکردن لەسەر ئەمانە ئەمە پرسیارێکە کە هەمیشە هەمان ئازمن لە ڕۆستنگۆردیش لە مالمە هەم کراکە مەسەلەن ماوەیەکی زۆر بوو بە مەرتەعێکی تینی جەریمە بەڵام ئێستا وردە لەگەڵ پرۆسیسی هەندێک معالەجات و ئەمانەیەوە بردننی هەندێک موسسات بوو ئەوێ و دانانی هەندێک لە دام و دەستگاکانی دەوڵەت لەوێ دووبارە سێرەکەی حوزور ینی باسەکە زین چۆنە ئەمانە بە بڕوای من نیشانی ئەدا کە زایتی ئەو دوو منهەجێتە بۆ لێکدانەوەکردنی جەریمە ئەوانە یەکیشیان زۆر ئاسانە ئەمە ئیتر لە سعودی و بیگراتە ئەمریکا ئاسانترین شتە تۆ دەسی بۆ بەری تاوان سەرنجامە بەرهەمی چییە تاوان بەرهەمی تاوانکارانە تاوانکاران نەکوژین و تاوان کەمە بێتەوە تاوانکاران سزا دەین و تاوانکاران کەمە بێتەوە تاوانکاران هێنی لەسەر جادەی ئەعدامیانەکەین وانەی بۆی کەوا بە ئەوەی بەنیازی تاوانە ئەیبینە ترسێتەر تۆقی ناوێری بیکە باشە ئەمە ڕێگایەکێتی کە هیچ کاتێک بە سەرنجام نەگەشت و هیچ کاتێک هیچ بووە مجتەمەعاتێکی معالەجە نەکردووە ئەمریکا یەکێک لە وڵاتانێک کە حکمی ئەعدامی تایە و لە هەموو شوێنە زیاتر جەریمەتیایە لە هەموو شوێنە زیاتر خەڵکی تیا زیندانە ئەوانەوە ئەو ئەشکالە لە جەریمەکە لە ئەمریکای بینی لە کەم شوێنی دنیا ئەیبینی یان حکومەتەکەی خۆی دەوڵەتەکەی مجریمە و جێشەکەی مجریمە و سەرباری ئەو دام و دەستگانی کە ئەمنیەتی وڵاتە بەڕێوە با مجریمە سەرباریەوەی کە جەریمە بێدادی تیاکە ئەمە ئەو سیستەمەیەوە سعودیە ژەبینین مەسەلەن هەرچی سەرچاوی هەرچی داعشە خۆی تەقێنێتەوەوانە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و مجتەمەعە مرەفەهە دەوڵەمەنەیە بە و سیستەمە هینەوە قەزاییەوە ئەوەی بەرهەمهێناوە کە ئەیبینین بەرحاڵ ئەمە لایەنێکێتی ئەمە جانیبێکی تری ئەوەیە کە تۆ تاوان وەکو نەخۆشیی کۆمەڵایەتی ببینی ڤایرۆسێکە بڵاوە چۆن کارێ بکەیت کە ئەم ڤایرۆسە گەشەنەکە ئەبێ بیئەکەی لەن بگۆڕیتر بیئەیەکی پیسی بیئەیەکی مەوبوئی بیئەیەکە پڕێتی لە ناڕەوایی پڕێتی لارەباری پڕێتی لە جیاوازی چیناتی و ئەمانە حتممە ڤایرۆسەتیایە گەشاکە ئەمە ئەو ڕێگایە بەڵام ئەگەر تۆ ڕێگای یەکەمت گرت کە دەوڵەت دەبێت فی كل لەحوال ڕێگایە هەڵبژێرە بۆی کاوا کۆمەڵگا بپارێزێ دەوڵەت ناڵێ بە پێی تعریفەکە وا بۆ دانراوە کە ئەبێ کۆمەڵگا پارێزیتر تا چەند ڕاستە ڕاز نییە بەڵام خۆی ئاوا پاسەدانەکە ئەگەر ڕێگات بە دەوڵەت نەدا کە خەڵک یعدام کات و خەڵک هینکە حەسیرمەیاکە لە سەرجادە لەسەر تاوانکاریەوانە وەختە ئەو دەوڵەتە ئەبێ پەنابەرێ بۆ ڕێگەی گونجاوی کۆمەڵایەتی بۆ معالەجەکردنی تاوان یعنی باسەکە لەسەرەوەیە بەو ئەندازەی کە ڕێگە لەوە ئەگری سزاکان توند بن و ئەوانە بەو ئەندازەیە وا لە دەوڵەتەکەی کە پەنابەرێ بۆیکەوە معالەجاتێکی کۆمەڵایەتی اقتصادی ڕەفاهی بۆ مۆزوعی جەریمە بدۆزێتەوە کۆمەڵایەتی و فەرهەنگی و سوزانم تعلیمی هەموو جوانیبەکانی بگرێتە پێش بۆی کەوا جەریمەکە بکات و جەریمە لە دەست دەرەچێت ئەوەی کە لە سویدا داوای ئەوکە سزاکان تون بێتەوە ئەوێ دەرگا لە بەردەمی ئەوەیە بکاتەوە کە دەوڵەت پاڵبندێ بۆ ڕێگاچاری دووەم کە باسی چارەکردنی تاوانەوەکو نەخۆشیی کۆمەڵایەتی شەماڵجان یەکشتی خۆشبەختی خۆی لە بدایەتی نەوەدەکانەوە شەڕی ناخۆش کۆچێکی گەورە لە دەرەوەی ناو کوردستان بۆ دەرەوە بوو نزانانی چێ لەو شیعرانەی کە بە گاڵتە لە سمەی بەلەم و کێوچیان جێراوەتەوە ئەو نەوە لە قاچاقشانێکەیە جاران ئەوانەی کە ئێمەمانانی پێگۆشکرا بووین لە زەمەنی یەکێتی و پارتی یا کوردستانیان نەمان بوو شتێکی وا بوو قەت بڕام پێی نەمەشکور بەڵام خەڵک دەرە چووە هاتۆ حدود نانەوە یا کوردستانیان نەمانێ یا گۆڕستان یا یۆنان یا گۆڕستان یا یۆنان یا یۆنان شتێکی وا بوو تێگەی ئێتۆری قەت بە تۆ ئەگەر قەناعەتت هیوای بیتەوە کە کوردستان خۆشترە ریفاهی تایە احترامی ئینسانی تایە کەس ناچوو شیعری گۆڕستان بات بیگۆڕێتەوە بە یۆنان بۆەوەی کە ژیانێکی لە دەستچوو ئومێدێکی دوورە دەست خەیاڵێکە لەو دیوەوا کرێ ڕەنگا و ڕنگ و بری قەدار بێ بیکردمەوە بەوە بۆەوەی مۆزوعەکە درێژ دەکەینەوە بەڕێی من جیلێک گەورە بووە دایک و باوک پێش ئەو وا نەبووە بەو شێوەیە هەلومەرجەکە گۆڕاوە جیلێ دروست بۆکە هیچ ئینتیمایەکی بە سویدەوە نەماوە بەوەی کە وەکو کەسێک هاوڵاتیەک کە لێرە لەدایک بووە زمانە زانێ لە دایک و باوکی باشترە بەڵام حەقارەتی پێکرێ بێکاری پێکرێ مجتەماوە کاینێکتر نایبینێ خستوێتە پەراوێزی کۆمەلگاوە ئەم لابردنی ئەم تیڵێ لابردنی ئەم دیوارە دانەوەی حرمەت بە ئینسان احترام گرتن بۆی کە تۆ وەکو هاوڵاتیەکی بێ ڕەگەز بێ ئەوەی چیت و چینیت و دوایەوە خودی ئەو ڕاسیزمەشی کە هەیە ینی بەڕێی من ئینسان زۆر کەسی ئەڵامنەوە 20 ساڵە لە وڵاتەم ڕاسیزم نەبینێ بەڵام کاکە بینیت بەڕێی من ڕاسیزمێکی بەهێز هەیە لە بازاڕی کارە هەیە لە خان و پەیاکردنا هەیە
لە سەریا هەیە و لە کاتێکی وەکو ئەمڕۆیە کە هەستەکەی هەر شتێکە تەقێتەوە و جەریمەکە لە پشتی و دەموچاوێکی ڕەشە مناڵ پشتم سەر ڕەشە ئەجنەبیە ئەفغانیە عەرەبە کووردە سیمایەکی تۆقێنەری ئینسانی کۆچبەری یاوەتە دەرەوە تێگەی مەسم چۆنە و لەبیریشمان نەچێکە مێدیا لە دروستکردنی ئەم وێنە درڕندە و ناشرینەیە کاریگەری خەڵکێکی و سوێدیش ها کە بڕای بە مێدیا هەیە تاانی هەموو ئۆپنیونی هەموو دنیا لەسەر شەڕی رووسیا ئۆکرانیا گۆڕاوە بۆی کە بەزۆریشتر ئەم شتان نابینێ میدیاش نەبێت سوۆشیال میدیا ڕۆڵی زۆر زۆرە ڕاست خۆ حالیان ئێستا مەجموعەیە کەناڵ هەیە مەسەلەن هەر تەقینەیەک ڕۆەیە من لە زێتوبەری کابراایکی بەدبەخت وشی نەخۆشی بوو بۆ 1000 نەخۆشی مەجموعەیە بۆمبی لەژێ بینایەکە دانا عیمارەیەکی تەقانە و کابرا سویدیش بوو هەر خوام بوو ینی من لە ناخەوە تۆ سێم دۆخە کۆمەڵایەتی دۆخە نەفسەکە من دۆ عامە کرد ڕەب العالەمین ئەجنەبی نەبێ حیا و شەرەفمان نەبێ دقت هەیە زین چۆنە زۆر کۆمەڵایەتی ناخۆشە چکە فشارە کۆمەڵایەتەکانە لەسەر زۆرترن تێگەی وەسم چۆنە هەر بەوەی ئەوەی کە لەم ماوەی هایکێکیان لە هین لەکوێ بوو لە مەکتەبێ بوو دوو مامۆسایان کوشت هەرشیان کورد بووەواڵی لە مانگە نابێت دوو مامۆسایان لە مەکتەبێکا کوشت هەر چەندیان هێناوەیان برد ئەیان و تحقیق لەوە ئەکرێت تەمەنەوە گەرەج نەبی بووە یەکسەریان و باگراوندی هینەکە چییە بەس ئەوەی تاخیریان کە تاخیران کە مەوتن ئەسڵەن ئەمە ڕەبتی باش نەبیەوە نییە ڕەبتی بە پەنابەرەوە نییە کۆچبەرەوە نییە بەبەست بزانین چۆنە ینی دۆخێکی وایان هێناوەتە پێشەوە کە ئینسان بەر لەوەی بیت و نامەنتەقی بیرکێت و خۆخواتە تکایە مەمنونم شتێکی قۆڕتر مەکەن بۆ ئەوەی تر ئینسان هەست بە زەم نەکا ئەوە نییە چونکی تر لە کۆمەلگاشە ڕوبڕیەوە بێتەوە بەرحاڵ ئەم پرسیارە ئاستی پرسیارەکانی انتخاباتی سویدی گۆڕیوە لە وڵاتێکی وەکو سویدا کارکردن دەوڵەتی ڕیفا خەدەماتە کۆمەڵایەتەکان قوتابخانە تەندروستی ئەو پێنج پرسیارن کە هەمیشە مەحوەری کێشمەکێشە سیاسیەکانی ئەم وڵاتی لەسەر قەرارەگرێ لە ئێستاە لەم پێنج پرسیارەیە کە هەموو مێژووی سوید لەسەر ئەمە قەراری گرتووە لە انتخاباتە کەس کەیسی کریمنالیتێت کەیسی جەریمە و تەقەتوقی ناوجادەکان هاتوتە ڕیزبەندی سێمەوە تێگەی تا ئێستا هاتوتە ڕیزبەندی سێمەوە و پێشم وایە ڕاست لەم پرسیارەیە ئەمەگە دەم درێژە کە دەمی چەپیشی بەستووە بەرحاڵ من وازانم ئەزانین چۆنە باسەکە من ئەمەی کە ئێستاوت لە خودی جەریمەکە پێم خەتەرناکترە زانی بۆچی چکامەی تر ئەمە تووسوتەمەنی ئەو جوڵانەوە ڕاستیست و ڕەگەسپەرست و بڵێ نائینسانەیە کە ماهێتەکەی دیارە لە جێگای تر چ تاوانێکی بەرپا کردەوە بەڵام ئەزانین چۆنە من بە بڕوای من خودی ئارگومنتی چەپیش لە بەرامبەر ئەم دۆخەیە باسەکە هەر تەنها لەسەر ئەو ئەرگومنتە قەدیمیە نامێنێتەوە ناوچە فەقیر نشینەکان چارەسەرکەن دیارە من بە هەموو وجودمەوە لەگەڵ ئەو ئیسلاحاتانەیەم ئەگەر ئەکرێ دەوڵەتی ڕیفا بجێڕینەوە بۆ سوید ئەگەر ئەکرێ چارەسەرەکان وەکو جارانی لێ بکەینەوە ئەوانە من لە هەموو کە زیاتر دیفاع لەوە ئەکەمەوە بەڵام من پێم وایە ئەم گۆڕانکاریە بوونیێویانە کە سەرمایهداری بەسەریا هاتووە ڕێگای لەوە بەستۆتەوە جارێکی تر ئێمە دەوڵەتێکمان هەبێ بەو معنایی کە لە ڕابردوو لە 30 ساڵی ڕابردووە هەمان بۆ لەی شوێنێکی دنیام دەوڵەتە ئیمکانی وجود بوون و هاتنەوە مەدانی نییە چونکە کۆمپانیاکان و سەرمایهداری ئەمەندە بەهێز بوون کە نایڵێ دەوڵەت بڕاتەوە ئەو قاوغی جارانی کە بۆ ئەو سیاسەتانی تر هەڵبژێرێتەوە بە بڕای من ڕێگا چارە لە تێڕوانینی منە هەر تەنها باسکردن لەسەر فەقیر و هەژارینە قسەکردن لەسەر ئەو شتێکە پێڵێن بەشداریکردنی خەڵک لە سیاسەتەوە ئەو کۆمەلگا بچکۆلانەی کە لە ناوەندی شاری ستۆکهۆڵما ئەم هەموو خەڵکە بڵێن پەنابەری تیاکۆ بۆتەوە و لە هەموو شتێکی کۆمەلگایە دوور کەوتونەتەوە لە هیچ فعل و انفعالێکە بەشداری نین چالاکی ئابوووریەکانیان پێوترێ بکاری ڕەش چوزانم مەسەلەن فەرهەنگ و شتەکان مەقبول لەلایەن دام و دەستگاکانی مجتەمەعەوە بە زۆری لە سۆشیالە ترسن مناڵەکانیان بفڕێدێ لە مامۆستا ترسن خەبەر لە مناڵەکانیان بە یعنی ئەم جەمهەرەیە ئەم جەماوەرە ئەگەر نەتوانێت بەشدار بێتەوە لە ناو
کاروبارە سیاسەکانە ئەگەر نەتوانێت دووبارە لەو نامۆیەی کە تایەتی دەرچێ و ڕۆڵی خۆی ببینێ و ئێمە نەگەڕێنەوە بۆی کە دەوڵەت ئەبێت چی بکە قسە لەسەرەوە بێت کە جەماوەر ئەبێت چی بکە خەڵک ئەبێت چی بکە ئێمەی فعال و هەڵسوڕان و نام خەڵکەیە کە هەڵەسوڕین و گین و ئەچیلوان ئەبێت چی بکەین ئەبێت ڕێگا چارێک ئەگەر پرسیارەکە نەچێتە سەرەوە بە بڕای من جەدەلی چەپ لە بەرامبەر ڕاستە وەک تۆڵێ جەدەلێکی دۆڕاو جاشتێکی تر بۆی قسەکانم کورتکەمەوە ئەوەی کە ئێستا لە وڵاتانە خەڵکانەکێت کەسێکی ڕاستیزیە لەو بەرە قورآنە ڕوخێنێت و ژنانێک کە سیاسەتیان نەکردوێتە دەرەوە مزاهرەکە ئەوەی کە دەوڵەت لە بەرامبەر خێزانێکە کە مامەڵەیەکی نائینسانی مناڵەکەی گا و مناڵەکەی گرێڵێ تۆ مڵکردنیەوە لە مناڵەکەت کەیت ئەگەر دایک و باوکیی خراپ بیت ئەم مناڵا درێ بە خێزانیستر کە بەڕێی من قانونی چێتاڵ لە ئینسانیە تێگەی ئەمانە هەر هەمووی لەلایەن ئیسلامی سیاسی و دەستی بەسەر گیراوە و کردوێتی بە حرەکەیە کە توانیوێتی هێزێکی گەورەی ئەم گەڕەکە پەنابەرنشینانە لە بەرامبەر خۆی هەڵخڕێنێت و ئەوەی کە غایبەت چەپە لەوێ تێگەی مەسم چۆنە یعنی مشکلەکەەوە لێ چالاکی سیاسی نیە چالاکێکی سیاسی گەورە لەو گەڕەکە پەنابەرنشینانەی ئێمە هەیە لەو گەڕەکە لە کەنارانە کە گەرانتیت ئێمێ بەدەست ئیسلامی سیاسیەوە دقیقاً وایە و هەر ئەمەیە ئەو هەڕەشەیەکەم کۆمەلگایە هەر ئەمە شەوای کردووەکە دابڕانەکە زیاترەکە بەڕاستی منیش بۆ خۆم لێرەوە نییە هەمووی هەمیشە بیر لەواکەم وەکو چەپێکە دانیشتوی ئەم کۆمەلگایەم و ئەم وڵاتەم و لە کوردستانەوە هاتووم و مارکسیم و کۆمونیستم و کەس بەقەت من کۆمونیست نییە ڕۆڵم چیە لەم کۆمەلگایە لە شوێنێکا کە ئەژیم لە شوێنێکا کە مناڵم ئەژی لە شوێنێکا کە ئیشەکەم لە شوێنێکا کە بەرپرسیارەتیم هەیە لە بەرامبەر کۆمەلگای لە جێگایشی ئاوایە بەرپرسیارەتی من چی وەکو کەسێکی چەپ زۆر لەو چەپانە هەن مەسەلەن لە سویدەوە قەرار وایە کار بۆ کۆمەلگای ئێران بکەن و ئێران و عێراقوانە ڕزگار بکەن لە پەنادەستی خوانە ناو گەڕەکەکەیانە ئەو پەڕی زوڵم و شەوسانەوە ئەوانە ممارەساکرێەوەوانە چیە چبکەکەی گرتووە چێ ئەم ئاعتراازی بەدەستەوەی کەوتۆ دەستی ئیسلامەکان بۆ لەبەرەوەی ئێمە حزورمان نیە لەبەرەوەی ئێمە وجودمان نیە نەبە ئەلتەرناتیڤمان نەبە ئەسەر خۆمانی بە ساحب نازانین ئەسەر پێمان وایە ئێمە ئەڵێ بەهین هاتوین ئەڵێ بە ڤیزەی توریستی هاتوین لێرە مەسەلەن تۆزێک ئیش بکەین و ئەوانەوە کوچۆن جاران میسرەکانە هاتر بۆ عێراق ماوەی ئیشانە کردووە گەڕانەوە خۆمان ئاوا ئەبینین خۆمان لایەزار بە بەشێک لەم کۆمەلگایە نبینەوە بە بڕای من ئەمە یەشێکە لە مشکلەکانە گەر بینە سەر ئاستی هەڵسوڕاوان و مەسەلەن ئەو ئەکتیڤیستانی کە لە ناو ئەم وڵاتانەیە ئەژینەوە یەشێکە لە کێشە گەورەکان کە ئەبێ قسەی لەسەر بکری و باسی بەڕێی من دەرکەوتنیم دیاردانەی ئەخی لە سویدا ئەو کاردانەوە گەورانە لەبەرەوەی کە سوسیال مناڵی فران و گوایە ئەژنەبیەکان مناڵیان لێسەنەوە و جەزیرە بەتونگی لەسەری کارەکە عەرەبی لەسەری کارەکە لێدەکانی تورکیا بەسەری کارەکەن ئەم دیاردە ئەخیرانەی خۆران سوتانەوە و ئەوانەی تر لە ئاستێکی نێونەتەوایەتەیە کەمپینی گەورەی بۆ کرێ و بەڵگەری ئەوەشەیە کە هێزی سیاسی گەورە لە پشتی وەستاوکە تا ئێستا بردویانەوە بەرحاڵ شەماڵجیان من پێم وا بوو ئەوەی کە گرنگ بوو بیگەێنینەوەیە کە بە زمانی کوردی بە زمانی خۆمان بە زمانەکانی تریەج نەبی کەمتر قسە و باسمان لەسرم لایەنانە کردووە کەمیش بشێکە لە ژیانی ئێمەکە ئاستی تاوانکاری و دەست بەشداری مناڵەکانمان بە کوڕانەوە ئەکسەرەتیانەوە لەم نێتوەرکانەیە بەهێزە مافیای کوردی زۆر گەورە بووە لە بەریتانە پێ زەلامە بۆ کوژێ لە ستۆکۆڵماتی تیجارەتی بەدەستەوەیە لە گۆرانی ڕاپە پارە بۆ تا بەشێ لە کەلیمە کوردیەکانی کە بەدەست ڕاپارتیستەکانی ئەم گۆرانانەوەی کە پێڵەن هین پێڵەن ڕاپی کریمناڵەوەی کە ئیتر بەشێکی زۆر لە مجریمەکان بوون بە گۆرانی بێژی لەسەرەوە شکارەکەن لەسەرەوە ژەژی وڵا بەجددیمەوەتە یاسین دو زەلامیان دوستی مجموعە زەلامیان گرت و شەقیان لە خەڵگەڵاوەیەکی کوژراوە و 2 ساڵە چێتە ژوورە و 4 گۆرانی دەرەکات و بەشێکیش دەنگی توانێتی گەنجانێکی زۆر بەدەی خۆی ڕایکشێکە پێڵەن هین ئەمنەوە گانگستە ڕاپ مەبەست بۆیە هیوادارم خەڵکانیشتر بە ئاگابن ئاگاداری هیچ دەبێت لانیکەم نەکەونە داویەوەی کە مناڵەکان وابێژنە پرسیارەکە قورسە نیگا و گۆشە نیگای جۆراژۆری لێکەوێتە بەڵام جەدەلەکە بە زمانی کوردی غایبیت بۆیە حەزم کرد پێکە قسە و باسیشی لەسەرکەین دەستەکانی خۆش بێ منیش زۆر سوودم بینی لەم باسە و مێدەوارم کە بینەرانیش لەگەڵ ئێمە سوودیان بینی بێ لە هزار سەرنجەکانتان ئازیزان لەسەر یوتیوب و لەسەر فەیسبوک دەتوانن بنووسن پێی توانای خۆمان ئەگەر کرابە تێکس یاخود لە بەرنمەکانی داهاتووە وەڵامە دەینەوە دووبارە خوازیارم لە بینەران کە لیکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی خوان و لە کەناڵەکانی خوانەوە بڵاوکەن تا بینەرێکی هەرچی زۆرتر بینەری ئەم بەرنامەیە بن و باروی
سەرنج و لێکدانەوەکانی ئێمە بیبیستین سوپاسی زۆرمان بۆ ئێوە دووبارە زۆر سپاس دەکەم بەکرد کاتم گرتی ماندوم کردی دوای ڕۆژێکی دوور و درێژ لە کارکردن و ئەوانە ناچار بووین پێکەوە ئەم بەرنمەیە بکەین کە باید دوێنێ ئەنجامی بێن بەڵام فرسەت نەبوو لە بەریەکی ئایر ئەمڕۆ ئەنجامماندا دووبارە سپاس دەکەم وێدەوارم بۆ بابەتی لەم جۆرانە لە دیداری تریشا بە یەکشاد بینەوە قسە و باسی لەسەر سپاس بۆیەوە هەر بژی بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان و مێدەوارم جێگای پەسەندی ئێوەی ئازیز بوو بێ تا بەرنمەیەکی تر و یەکتر دیتنەوەیەکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێن هەر بژی